دوای هەردێ ئەوە بوون و نەبوونە سەرنجامی هەموو بوونێکی ڕوونە بەرەی مەرگ و ژیان پێک دێن بە جۆرێ ئەوەی پێک نایە هەر تاسەی دەروونە. بینەرانی خۆشەویستی پرۆگرامی کانگای ژیان سڵاوتان لەبێت. من لەیلام بە پرۆگرامێکینەوە هاتوومە خزمەتتان. ئەم جاریش هاتووم کە گوندێکی زۆر جوانتان پێ بناسێنم. ئەم گوندە جوانە کە ئەیبینن ناوی شاولەیە. ئەم گوندە نزیک بە 110 ماڵ و 500 کەس دانیشتووی هەیە. وەکو هەموو گوندەکانی کوردستانی ڕەنگین بژێوی ژیانیان لە ڕۆی کشت و کاڵ و ئاژەڵداریەوەیە. ئەم گوندە ئەڕوانێتە دوو گوند پێش لە خۆی کە بە ناوی بایزاوا و گاڵوان. ئەم گوندە لە بینی نەغەدە و پیرانشارەیە. جا هاوڕێم بە بڕۆین ناو گوندەکە و دانیشتوانی بناسێنین. فەرموون. وەرنە ژوورێ چەند فێنکە ئێرە دەرێ زۆر گەرمە زۆر بەڵام ئێرە زۆر فێنکە. خاڵێکیان باسی ئەو مریشکانم بۆ بکە بزانم چەندانن لە ئەوڵە چەندانە بوون جوچکە بوون چۆناوچۆن بوون. والله ئاوان کڕین ئەوڕۆم کڕیوە ئەوڕۆمان کڕیوە ئاوامە کڕوی ئاوا بە گەورەی یعنی هەراوە بە گەورەی کڕیتانە ئەگەر بچەوێت جوچکە بێت و بیکری چۆنە جوچکەویە ئەوەندەیە بە کارتونی دێنەوە لە قەفەزی داڵ قەفەزی ئاوەلانە قەفەزە زەردانە چیان پێیان چنێک بۆ ساتران دەدەینێ گەنمیان دەدەینەیە گوڵە پێغەمبەران بۆ لێ دەکەین دادەینەیە گوڵە پێغەمبەرە ئەو بەلاری بەلاری کامە گوڵە گەنمە ئەرێ دێ گوڵە گەنمەی پێ دەڵێن ئەمە بەلاری پێ دەڵێن گوڵە پێغەمبەری پێ دەڵێن ئەوانەشی بۆ هێن پێێنوان لە ئاشی دەکەنەوەی دەیشکێنین ئەشێ چۆن یانیێشێ وردی بکەی جاپی بێ بۆچی بە ساغی گەورەیە نا گەورەیە ئەی باشە ئەو مریشکانە واڵێن چی کەڵدانیان پڕپڕە ئەوە وەختی ئاوا ئەی کێشی دێخەنە سەر وەزناچی مریشک و شتاکڕی ئەوە بۆ جیکەڵدانیان پڕەکەن لە بەردووزی خۆشتا هەموو شتێکی تێدا خەدەی هەرچی خواردی دەستە دەبێتی گەنم بێ خیز بێ بەرد بێ شوشە بێ هەموو شتێکی دەخوا ئەشێ تەمیز ڕایگریوانە ینی من ئایسا هاتمەێرە هیچ بۆیەک نایە زۆر بەکەمی نییە ئەچیتە بازە شوێنێکە مریشک کوشتە ڕاگرن یەکسرە بۆن دێت پێم وابێ ئێوە زۆر تەمیز ڕایگرنوانە زۆر خاوێن نا دەبێخاوێن بگە خاوێن دەبێ نەخۆشیە دەگرێت باشە هەراونە فێنک بێت چون ئێرە زۆر فێنکە ئەوانەی سەرۆک ئەوە گەرما بۆوانە هەڵدەکەین هەر سەرمات دەبێ ئەشە هەروە فێنک سەرماش بوو کوورا بۆ دادنین باشە قەت بۆ لە هاوینا کوورشیان بۆ دابنێ نەوەڵا لە هاوینە و پەنجران هەموو دەکەینەوە ئەو پانکارە هەڵدەکەین چەندێکی پێچێت جوچکەیەک ئاوا گەورە بێت و بتوانی بیفرۆشی مانجێک یەکمان ئارێوەڵە ئەی پێشتر وتت لێرا چی بوو لە دەرێ بڕە قسەمان لێ کرد بەڵام وتم بابین لێرا وتت پێشتر لێرا مریشکی کوردی بوو ناگۆشتی بوو گۆشتی بوو ئەی بۆ گۆشتێکەتان لا بەردەمەتان وەڵای زۆر مرد باشە لەبەر چی ئەمرێ وەڵی نەخۆشی تێدا بوو
نەخۆشین لە هەموو مریشک و جوشکەکانە بوو یان نا بە تایبەت هاتبووە جام کوتیان خۆراکیان بڕێ ئاستی دەگەڵ بووە لەکوێ کڕنەوە خۆراک مەهابات قەت سەردانی پیرانشار ناکەن بۆ کڕنی ئەم کۆنسانترە و سۆیا و چوزانم نەوەڵە ئەمە یان مەهابات یان نەغەدا باشی کاکی مەمنون خاش دەکەم سلامت دەشت و دەمەنێکی خۆش هەوایەکی خۆش کار و کاسبی هەیە شار چیەوانە؟ وەڵی شاریش خۆش خۆشە هەری لایە مەزیەتێکی هەیە وەلی لە بەرخاتری دایکم و باپم حازر نیم دڵیان بشێنە ئەوەیان باشە ئەوەم زۆر بەدڵە هەر کەسێکەیە شوپێکە ئەوە شێ بۆ شتە تەوەجه بکە کە دڵی دایک و باوکی خەریکە ڕاگرێ دەی خەریکی چیت خۆت کەشاوەرزیت هەیە یان باغتان هەیە مەڕووماڵاتان هەیە وەڵاممان هەیە باغمان هەیە زەمینی دیکەن هەیە دێمن هەیە بەراون هەیە ئەو کاری جوزەخانەی دەکەم بۆ خۆم جوزەخانەی سوڵەتیم هەیە بەشە ساغ بەخوا ساوی ئەکتیڤی ئەرەوەڵە باسی کەشاوەرزیەکەتان بۆ کە بزانم زۆرتر زەمینەکانی ئێرە بارەکان چییە؟ وەڵا ئەکسرەت لێرە نۆکی دەکەن گەنمی دەکەن چەوەندەری دەکەن و لێو ساڵەکانە من بۆمێ دختای نازانم چۆن جواب دەدات ئەو ساڵ لوبیام کردووە لوبیا ئەوەڵ کەڕەتە ئەو هەموو گوندە ڕۆشتم قەتم نەبیستۆ لوبیا بکەن ئەوەڵ کەڕەتای بیسم لوبیا چۆن چۆنە باسیەوە بۆ کە بزانم خۆڵێکی تایبەتیەوێت یان نا لە خۆڵی ئاسایش هاتوانی ئەوڵا هەر خۆڵی ئاسایش دەبێ وەلی دەبی لێ بزانێت چۆنە کەنجی س دەرمانێک لێ دەی کەنجی ئاو بدەی کەنجی ئاو نەدەی کەنجی بسێنی کەنجی هەڵقەنیەوە چۆن بوو کە فکری ئەوە دای لەسرت وتت با من ئەم ساڵ لوبیا بکەم ئەوەڵ کەسێکی لێرە لوبیاکەی ناوەڵە پێشترش کردویانە مەسەرن بۆلی مەسە ناوە دەبی فقط بەشی خوان دەکەن تقریبا مەسەن دوشیلوان دەسێن ولی ئەمە زۆرم چاندووە باشە باوکت نەیوت نابێ بیکەی بە لوبیا ڕیسکی هەیە و شاید ناوەڵام من هەرچی بڵم بام هیچ ناڵە کوڕی باشی بۆیە وەڵی جاوە بام دەزانێ من نازانم جگە لە لوبیاکە باشە ئەو لوبیا ئەگەر ئەمەڵ بێت هەر ئەی بەنە پیرانشار و نەغەدە بۆ فرۆشەکەی یان وەڵا هەر نەغەدا ئەکسرێت نەغەدە مەگە چۆن بێن مەهابادیە پیرانشار ئێرە چەند کیلومتر بە نەغەدەیە 17 کیلومترە زۆر نزیکەوانە نزیکەوە ڕگاکەی بڕێک ناخۆشە خراپ بۆ جگات زاد دەکەن خراپەوە پێچی زۆرە تەسکە ڕگاکەمان ئەوانەی هەیە ئەی لێرە گژوگیاکی تایبەتی هەیە بڵین لەم ناوچەیە تایبەت بێ وەڵا کولان ڕێواسە کوڕادەیە کارگا جێلاخە کەنگیر ئەوانەی هەیە باشە من ئەوتم لێ پرسی من ئەوانەی لەسەر ئەرزاوتت ناویان چیە؟ مۆسک مۆسکم نەبیستۆ چییە خاصیەتەکەی چییە ئێوە حیوان شتیش نایخوا مانگا نایخوا هیچ شتێک نایخوا دی گەورە دەبێ ویشک دەبێ ئەولا مانو نەبن باشم فەرمون بێنە ئەملاوە وەی چەند جوانە ماندوو نەبی کاکە باش بەخێرە سەر چاوم زۆر سپاس دەکەم ئێوە باشن زۆر بەخێرێن سەر چاوەکەم بەخێراتنو دەکەم بۆ دێی شاوەلەی بۆ مەجێ ئیفتیخارەکە لێوە ڕازەحمەد چێ شاوە هاتوونەتە خزمەت ئێمە زۆر سپاس دەکەم ئیشەڵڵا هەمیشە لەشتان ساغ بێ من کە هاتم ئێوە خەریکی کاربوون وانە ئێستا لەم شاخەیەوەم گرتۆ ئەو نەهیلاک بووم تا هاتم بۆ ێرە خەریوە دەما بکەوە ئەگاهاتن ئاگام لێ بوو ئەگا لێرە فیلم بەرداری شتو دەکرد سڵاوێکی بنەران ئەرسکەم دوای دێمەێرە بەڵام تا ئاوا چاوم کرد ئێوە هاتبوون ئێرەوە ئەمانە هین کام ماڵە هین هەردووکسانە ئەلە برای پرسە هین ئەوە کاورەگەلی مەیە بەڵێ کاکبازی دیشکە لە کنمانە برای مەیە چۆنی بڵێنەمە دە خزمەت و دەینە زۆر سپاس باشە ئەو بزنانە لەگەڵ مەڕانە هیچ فەرقی نییە بەیەکۆبن چون بزن ئەشێ بەسەر شاخشتەوە بێوانە مارکەمێک
عليه لاکترە و وانە ئەرێ فەقیرترە چۆن دانیان بێ کۆکڵێ ئەوانە نێرینە بە خااتریەوەی کە کاورەگەلەکەی دەگەڵ خۆیان دەبن ڕای دەکێشن مەسەلەن بۆ مەزرایە بۆ شاخشتی بۆ بندن چی ئەو بزنانە ئەوانە نێرینە هەموو بڵێ ئەی باشە ئەو مەڕانەوە ڕەشن لەگەڵ ئەوانەوە ئاوا بەرخن سپین جیاوازیان چیە ئەو کە ڕەنکانەوە وڵی بە منتەقی لە منتەقەیمە مەسەلەن شیمبەشی ئەوە شیمبەشە منتەقەی وە مەڕەکەی سوورە ئابوو هەواکەی مەسەلەن ئەلعان لێرە چون هەوای ساردا چون لێرە هەوای ساردا مەسەلەن شیمبەش بۆ منتەقەیمە جواب دەداتەوە لە سندوسیش هەوای گەرمترە لەوێش مەسەلەن مەڕی قزلی ڕدەگرن مەڕی قزلی ئەویش هەر نەوە سووراوی بەڵێ باشە ئەو قەیچی چی بەدەستە وڵی ئەوە پێشەوەی کە ئەنگۆ بێن بەرانمان دەبڕێەوە لە حەسارێ خۆتان نەزانن یاشە کەسێکی تایبەت بێ بۆتان بڕێت وەڵا بە خۆمان دەزانی باشە چەند وەختی یەشێ پێ بچێت کە ئێوە بەرانەکان ببڕۆنەوە تووکەکەیان وەڵی جا ئەلحاوردەوەدا مەسەلەن دومین مانجی وەختی مانجی بانەمەڕێ وردە وردە هەوا خۆش دەبێ ئەوە بەران و مەڕستێوری ئیشکەکان دەبڕینەوە دوای پاشدە ڕۆژی دی مەسەلەن ئەوڵی مانگی جۆ زەردانیە مەڕیش دەبڕینەوە باشە قەت بریندارە کردوە بۆ ئەرێوەڵا ئەلحان اتفاقەن ئەلعانێکدارم بریندار کردبوو ئەی فەقیرە ئەی چیە خەیتە سەر برینەکەی بە ئیسپریەکە وانێکە فشاری پێ دەڵێن ئەوی لێ دەدەین ئەسپرەی فشاری پێڵێن بڵێ ئەوە چەندێکی پێچێ چاکۆ بێت ڕۆژێک ئاوا ڕۆژێک دوو ڕۆژاوە بەخۆی چا دەبێ ئەی قەت بووە مەسەلەن بێ بڕێت و ئەفونەت کاتیان ناوەڵا نەمانێشتۆ نەمانێشتو ئەی تووکەکەی چی لەکەن وەڵی توکەی متعسفانە تا ئەوڕۆ بازار نەبووە ئەوەی خەڵک ویسپی مەسەلەن بە پێویستداومانە تێ استفادان لێ کردو بۆ ماڵە خۆمان دەنا ئەوی دیوەڵایی زۆر چەلان سووتاندومانە باشە سووتاندوتانە ینی هیچ کەڵکێکی بۆتان جا کەڵکە ئەوەندەی بە ئەندازەی مەسرە مەسەلەن بخۆن استفادەن لێ کردەوە جیران ویسپی داوای کردبێ داومانە تێ هەر ئاوە ئەی پێشتریان کرد بە دۆشەکە و سەرین و ئەو شتانە ئەسانی ژوای لێ دەکەین ئەمە ئارێوەڵا دۆشەکی پێچا دەکەین بەرگنی ئیوانە بەرگنی باڵنجی پێچا دەکەین دۆشەگەڵی پێچا دەکەین بۆ ڕاحەتێ لێرە نەمە دووشتە ساز ناکەنەوە هەر بەو تووکە کەپەنگ پێداڵین کەپەنگ لەو نەمەدا چۆنی سازەکەنەوە هەر بەو تووکی مەڕانە بێوانە تووکێ بەرخانە دەبێ یعنی ئێشە بە تووکی بەرخ بێت ئەو بەرخانە دەبێت دەبێت بەرگن بە مەڕ نابێ ناوی مەڕێ نابی مەڕە دەبێت تا دۆشەگ و ئەو جوورەشتە باشە مەراحلەکەیم پێڵێ بزانم چۆن سازە بێت نابەخڵام لەوەی نازانم ئەی ئێوازانم بڵێ ئی بۆ ئەوانێ چێە ئیمەڕی دەیشۆن جوان 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 دەیشۆن دوا بە شەی دەکەن بین قسەکان تا لێرە قەدیم ئەها ئەچوونە سەر ئاوشتە و تەواوی ژنەکان جەمەوە بوون ئەوانە ئێستا شتی واتان هەیە لە سەر چۆمە ئەم ڕۆژەوا دەکەن دەی چۆنە ئێوە بڵێن وەڵی ئەلعان بڕێکەم بۆ ئەلعان چونکی بە خۆ دەزانی کاری ژنان بڕێکەم بۆ دا ئەسڵدا ئەو بڕێکەم بۆ ئەوەی کە مەسەلەن بۆ خۆشی بیهەوێت چونە حەمیوان زۆر کەم دەمێنێتەوە لە ماڵان بێ کابرا دەڕاتەوە ماڵە خۆی جا ئەلحان خەڵک مەسەلەن بە ئەندازەی خۆی مەسەلەن جێوبانی دە نەفەری هەبێ تەواوە لە ماڵێ ئەرێ ڕاستەکەی ئەو کەپەنگ ئەوم خەری بۆ ئەوەتەوە وەڵی ئەویش ئەگە کاڕەکەی تۆ ئەیشۆری تو ئەمە دەبی جێبەجێکەین دوابی وێن بیدەین بە دەست وەستای ئەو وەستا چاشی دەکا لە نەغەدەی
هاوڕان هاتوون بۆ لای یەکێک لە ڕفێقەکانی ئەو دوو کاکە خۆشەویستی خۆمان وتیان دەنگی زۆر خۆشە وتمان بە ئێستا کە لەم دەشت و کێوەین هەوایەکی خۆشمان بۆ بخوێنە باشی؟ مەمنونم ئەتو باشی سلامەتی زۆر سپاس منیش بە باشی ئەوە باشم مەمنونم سپاست دەکەم چۆنە هەمیشە دێن بۆ کێو ئاوا گۆرانیشتا خوێن و هاوڕەکان تەڵەن دەنگە خۆشە؟ وەڵڵای هەراوە بە خۆشی خڕ دەبینەوە جاری وا گۆرانیان دەڵێن هەراوە بە شادی خۆشی دەی باشە زۆرتر حەزل لە دەنگی کێ لە ناو گۆرانی بێژەکان وەڵڵای خوددا لێ خۆش بوو هونەرمەند مامۆستا سمای سەردەشی ئینشەڵا ڕۆحی شاد بێ دەی باشە شتێکی وامان پێشکەشکە شتێکی ماڵی لە مەڕداران تێکرا دەچنە هاواران ماڵی لە مەڕداران تێکرا دەچنە هاواران لێمان دەبڕن یارایان هەی هەی لە بەهەر نازی تۆ لێمان دەبڕن یارایان چاوڕەژ لەبەر چاوی تۆ با هەوران پاییزە دەخوێنێ گازیزە با هەوران پاییزە دەخوێنێ گازیزە یار گوڵێم لێزیزە هەی هەی لە بەهەر نازی تۆ یار گوڵێم لێزیزە چاوڕەژ لەبەر چاوی تۆ هەوری دێنێ دێنێ بارانەی دەڕژێنێ هەوری دێنێ دێنێ بارانەی دەڕژێنێ لە مزیزانم دوێنێ هەی هەی لە بەهەر نازی تۆ خاڵێکیان چۆنی؟ باشی الحەمدولillah سلامەتی زۆر سپاس من باشم بە باشیەوە منیش باش ئەوستا ئینشەڵڵا باش دەبن ئینشەڵڵا گۆش بەخێر بێن سەر چاوی من زۆر سپاس دەکەم زۆر سپاس مامەگیان سلامەت بێ خۆتم بۆ بناسەنە با ناوی شەریفە بزانم من ئەبوبەکر ڕموک خەلیفانی کوڕی حاجی مستەفا شاوەلەی پێم وابێ ئاوا وتت یعنی ئەگەڕێنەوە هەم خۆتان هەم باوکتان ئەگەڕێتەوە بۆ ئێرەوانە بەڵێ باسی ئەوم بۆ کە بۆ بێراڵەن شاولێ هەر گوندەکەی لە قەدیم و نیوی شاوەلە بۆ نازانم حاکمیەتی شای لێ بووە چی بۆ بە خاتی وەی بووە ئێرە ئاغاوشتەی لێ نەبووە با ماڵە مەرفاغای مەرفاغا بەڵێ باشە ئێستا کەسی لێ ماوە ئەو ئاغاکان نا هەموو لە شارینە لە مەهاباتێنێ و لە نەغەدەن و لە ڕزانە و زەمینوشتان نەماوە بڵێن نەوەکانیان زمینیان بێ حەز زۆرە نزیک ئەڤڵە 700 هکتاریان زمینە بووە ما ئەلحان کەمێکان بڕێکان فرۆشتۆ هندێکشان زۆریان ماوە سەردانی ێراکەن خۆیان یان نەوەکانیان کوڕەکانیان دێن بخواان نەماوە بخواان فقط کوڕەکانیان یان ماوە دەنا بخواان هەر کوڕیان ماون کوڕەکانیان دێن هەموو لەسەر هاوینانە دێنە سەر زمینەکان بە کومپای دەیدرونەوە و شۆفیریان هەیە و تراکتۆریان هەیە و زاوچەلەکە دەگەڕێنەوە بۆ شاری دەی لێرە ماڵوشتیان هەیە یان نەوە لە ماڵیان هاتوو چۆکەن هاتوێ دەکەن جێ ماڵەکانیان کامە بوو بەدەست ماڵەکانیان ئەلحان نەماوە لەکن مزگەوتێ هەموو بۆی جێخانوبەری مزگەوتێ و نانەوە خانەوەی ئەوانە بۆ خۆیاندان خاڵێکیان باسی کەژوکێوەکانی ئێرم بۆ بکە بە بزانم ناویان چییە وەک بڵێن ئەوانەی دەور و پشت ئەوەی پشتۆ لەو لارە ئەلەو لارە ئەو دیوە هەوارمەنمی پێ دەڵێن ئەو شاخە قولەی مەرفاغای پێ دەڵێن باشە ئەو دۆڵی دیکە ئیشکەشتیوی پێ دەڵێن بۆ وڵاتێ هۆ شاخەی ئەو بەری قزلگونەی پێ دەڵێن هۆ کانشامی پێ دەڵێن ئەو دەشتا چاچی قاسەدینی پێ دەڵێن هۆ شاخە داشان قەڵای پێ دەڵێن لەو لە داشان قەڵا بەرەژێر دەشتی کانی زێرنەیە ئەو وڵاتەکەی ئێرەیە باشە هیچ لەسەر ناوەکانی نەزانی بۆ ناویانەوانە ینی وەک بڵێن شتێکی کۆنی لە پشتە ئەو نێوانە بە بیری منینە ئەو نێوانە بە لە قەدیمەوە ئەگەمە هاتوینە ئێرە ئەو نێوە هەر لەسەریان بۆ پێشە بەشەر لەسەریان بووە حاڵبووی ئەو نێوان هەر لەسەر بووە خەڵکی قەدیم شارەزای پتر بۆ لە حانەکانەوە نێویان لە جێگاکان ناوە ئەلان کرد ناتوانێت نێوی لە جێگاکی بنیە حتى علم وزان زیاترە ئەمان ناتوانن ئەو نێوانە دابنیان ڕاستەکەیکە ئاواتم شاکە بینی ناوەکانیان زۆر قورسیشن زۆر خۆشیشن زۆر خۆشیشن لەما بانی دەشتی قڕۆکانی جێگاکمان هەیە مخاکۆی پێ دەڵێن مخاکۆ بە معناکی فارسی پێما شتی لە کۆکراوەتەوە مخاکۆ
چایدی نازانین ئاساری باستانێ چێ هەشتێکی بێت نێویم خاکۆیە بەڵێ بەڵێ ئێوە مەرانە هی خۆتن ئەرێ وەڵڵە باشە تۆ بۆ نیان بروە بۆ ئەو سەرەوە ئەوانە تازە زاون هندێکیان لاقیان دێشی لێم نەخورین دەنامەرمان ڕۆشتەوە مەڕی کاوکاوڕگەلی چوونەکنی ئیوژی من بوو باشە مەڕێک ئەشە چەند ساڵی بێت ئیتر ئەشێ بیفرۆشی یان سەری بڕی سنی بڵێ مەر هەیە چاولەکە بە خزمەتکردن مەر هەیە حمری کەم دەڕوە مەر هەیە حمری هەتا 10 ساڵ 11 ساڵ دەڕوە دەوی دوای بیفرۆشی چونکە لە تاقەت دەکەوێت ئایسا وتت پایانێشێ وتم بڵی چۆم بێ لاقی دێشی دیێ لە مسەرە هاتووە پردەواری خۆمان یەشی بەدەنی هەیە بۆیە جێرامەتو هێندێکشیان تازە زاون ئەوانەوە تازە زاون لاقییانێشێ نا ئەوان دیکە ئەوانی دیکە تا زاوان بەرخکانیان چکۆلەیە مەسەرەن لە نحانەوە مەر بڕوە هەتا سبحینی دێتەوە ئەوە بەرخکان برسی دەبێت باشی دایک سلامت بی قربانت بم زۆر سپاس فەقیرە بۆ لاختێشی والله حلاقم دێشی لە جوانیوە زانێ هیچیە هین ئەوەیە ئەو نەبەت تەمەنی ئەو کات کە گەنج بووی کارە کردووە بۆیە واد لە هاتووانی بریە والله سەردانی دکتۆرشە کردووە والله زۆر ئەی هیچیان وتووە لەسەر لاقەت هەدڵن لاقەدا ترۆزێتی وەرە پێشێ وەرە پێشێ ئاوە تا تەواوە زۆر باشە دیجا فەرمو وتوان ئارتۆستەیە بەلا هەریە والله دایگیان ئێسا لێرە چون لاقیش داوایە نانوشتاکەی ئەرحانانی ناکەم ئەی پێشتر هەریە والله پێشتر چۆن بوو وا بوو تەواوی دراوسەکان جەمەوە بن جیرانەکان هەموو یەک بانکەن و نانمان دەکرد و کارمان دەکرد و ئەدی بە قوربانت مەڕ و ماڵمان دەکرد و گەرمێن شۆستانمان دەکرد دەرێ بە خودای مولایەکم کردو مەڕم دۆشیوە چوومەتە شۆستانێ نانم کردو لە ماڵێ هەموو کارێکم کرد ساغ بەخوا کوێستانی ئێرە لوشە شتەی لێ واللهی ئەرحان کوالەتی کوالوش ئەرحان خۆ لوشەنی باشی شکر خۆش بی زۆر سپاس سلامەتی باشی خێر بێ سەر چاوەکەم باسی خۆتم بۆ بکە بزانم چیەکەی بە ڕۆژە خەریکی چی دوەز ئەچوانە واللهی بە ڕۆژەکە هاتمێرە دەگەڵ و برادرانە دادەنیشم هەتا نوێژێ نوێژە دەڕۆمەوە ئەو دەمانێت دێم وێرەتا نوێژی شێوانە ئەو کاروباری منە باشە قەلب و ساغ بە ئیشەڵڵا خاڵێکیان ئەی پێشتر چی دەکرد زەمینت هەیە چوزان باخت هەیە مەزرات هەیە بێستانت هەیە زەمینیشم هەیە باغیشم هەیە ماڵاتیشم هەیە خەریکی ئەوەش دەبم باشە منداڵت هەیە وا خۆداوە دانیشتووی توانیش خەریکی یان چۆن منداڵیشم هەنە 4-5 کچم هەیە کوڕم هەیە الله خوا پێت بهێڵە خاڵێکیان باسی زەمینەکانتان چین وڵا دێمەکارن زەمینەکانمان گەن و جوۆنە ئەی بێستانتان هەیە نەوەڵ باشە لێرە خاکەکەی وا هەیە بڵێن چەوەندەر و چوزامیە ڕەڵماسی وانی بەڵێ ئەویشی تێدا دەبێت جیرانەکان هەیە ناما من نیمە ئەشێ خۆڵەکەی چۆن بەدیان ئەوەی کە هێڕەڵماسی بچێنی باشە ئەشێ چۆن بێت چۆن بیچێنی لەکوێ هەڕەڵماسیەکەی هێنێ ئەو جێکە ئاویان هەبێ ڕەڵماسەکەی لێ دەسەخێن و دەیهێنێ ئەوەی کە نیشیانە نایکەنە لەعان ئەو ئاغایکنە من چەوەندەرێ دەکای ڕەڵماسێ دەکا باینجاین دەکا ئەمە نیمانە باشە ئاوی زۆرەوێ ئاوەکەیان بیرە نەوەڵک ئاوەکە چەند دەبێت کاک پیرۆت
2 ئینچ 3 ئینجیان زیاتر نییە بیرن ئەها چاڵاوی لێرە چاڵاوی هەیە بڵێ زۆری لێ یان کەم هەر کەس جوزامدانێ یان لە کولی داهاتەکە دوانیان کولی دێهاتەکەدا وەڵا زۆری لێ وەڵام من چینە 56 ساڵی لێبی 56 کەوایە بارانتان باشە بە خودی ئاوەکە کەمە دەنا باشە لێ دەبێ دیێوانێک لێ دەبێت لەسەر چۆمێ ئەی کانی و چوزانم چۆم و ئەو شتانتان هەیە کانی و مانێکە کەم بوونە دناکانی زۆر بوو کانیاوی زۆر بوو ئەلحان نیتی کانیەکەتان ناوێکی تایبەتی هەیە یان هەر کانی ئێرەی دیەکەی کانی شاوەلەی بەڵێن بنێوبانگە و کانیەکی قەدیمە و ئەو ئاوی زۆرە لەکوێوە سەرچاواگرێت سەرچاوەکە لێرە لە نێو دیە هەل لەکەم مزگەوتێ لە نێو دیە سەرچاوەکانەکەمان لە نێو دیە ئێستا ئاوەکەی کەمۆ نەبووە یان نا هەروەکو هەر ئیشک بوو ئاوەکەی نەمابوو چۆرەکی مابوو ئەوی دەلولەیدا بۆ مال حملای 2 ساڵە ژیاوەتەوە ئاوی چاچێە باشە شکور بۆ خوا خاڵە گیان باسی دێهاتەکانی دەور و پشتی ئێرەم بۆ بکە با بزانم ئێرەوە بەکوێ نزیکە یان دێهاتەکانی دەور و پشتی ئێرەوە کانی بدا و دەشتی خوڕێ و ئەدی لەو لا بەغەڵیفان و بایزاوێ و ئەوانە نزیکە ئەگەر کارێکتان بێت بۆ نمونە چوزانم کاری دکتۆرێک یان ئەوانە ئەچن بۆ وڵا دەچینە نەغەدەی لێرە بۆ نەغەدە نزیکەوانی بەڵێ ڕێ تقریبان 20 دقیقەی دەبی هەرەوەندە دەبی ئارە کەسێتون بڕواڵەندە دقیقە کەسێک حادە 20 دقیقە چارەجێک باشە قەت بە پیادە ڕۆشتوی ئارێ وڵا بە پیادە چوومەتە نەغەدەی ماڵاتیشم بردووە بۆ نەغەدەی بە زمانی گوێ درێژ و بار جینوشتی هەر چوومە بە منداڵی ئەما وەتی مەسەلەن بوومەتە پیا و ماشین و تراکتۆر و شتەیە بەیاد کوێرەکەی باشە قەلب و ساغ بە خاڵەگیان باسی ئەو مەراسمە تایبەتانەیەرم بۆ بکە وەک بڵێن مەسەلەن نەورۆزەکانی یان جەشنەکانتان چۆنە نەورۆزەکانتان چۆنە وڵی نەورۆزەکانمان هەم خەڵک شادا خڕ دەبێتەوە لێک شادمانێ دەکا ئەو جورشتانە ئەچنە سەرکیەوە تای جوانەکانتان چوزانم ئاگر ڕۆشنکەن و دەچنە سەر شاخەکان تەگەری دەبناور تێبەردەدەن ئەو جورشتانە ئەی جەشنەکانتان چۆنە بۆ نمونە جەشنی قوربانەکانتان ئێستاکەوە مەڕووماڵاتان زۆرە هەر کەسێک بۆ خۆیەتی قوربانێ نەوەڵا خەڵکەکە بە هەمکاری یەکتر تاق ماڵ مانگاوشتی دەگوژنەوە بۆ خوان یەک ناوی دیکار بە 6 ماڵان بە 7 ماڵان مانگاچی دەکردن دەیگوژنەوە تا 13 15 سەر لێ دەگوژێتەوە شاوەلە شله خوا لێتان قبولکە گشتیە بەنە درگای مزگەوتەکە یان هەر کەسێک مزگەوتەکەی دەبێت لە ماڵان نییە ئەی جەشنی ڕەمەزانەکانتان چۆنە وەک بڵێن وەکو جاران بە تەپڵێکیانە هێنا بە گۆچانێک لیانەدا و خەڵکیان خەبەرە کردو ئەومان نییە ئەو تەپڵێت و دەڵێ ئەمن نەمدیوە باشە هین زۆر زوو بووانە ئێستا نەماوە ئەلعان نییە نەوەڵە ئەی باسی مزگەوتەکەتان بۆ بکە ئێرە یەک مزگەوتی لێ بەڵێ مزگەوتێکی لێ دیەکە تقریبان 130 ماڵێک دەبێ مزگەوتێکی لێە ئەی چەند کەسی لێ ئێرە تقریبا 800 نەفەر 150 نەفەر دەبێ ماشەڵڵا زۆرە من پێم وا بوو 500 دەبێت بەڵام ناهە 130 ماڵێک دەبێ بە ماڵ 130 ماڵێکی خانە ماڵ هەیە دەی باشە خاڵێکیان دەست و چاو خۆش بێ دەست نێشی یاخوا زۆر سپاس هیچت هەیە بۆ ئێمە بینەرانی بڵێ یان وڵایە چم نییە ئەوەیە تو دەڵێ ئەو کاکەی بانکە ممکنی یادگاریشتی هەبێ باشە زۆر سپاس دەکەم خاڵەگیان دەست و چاو خۆش بێ سلام لە منەوە باشی خۆش بی زۆر فەرمون حەدم نییە باشی سەلامەتی سلام خوا لێ ڕازی بەخێرە سێچاو جێکە خۆشە یەکەم زۆر خۆشێرە ئێرە هەشت بە خۆی چاکە و چاکێکی گەورەسە و زۆریش خۆشە ئەرەوەڵا لە تەواوی پرۆگرامەکە من ڕوم لە خۆر وێسا پشتم لە خۆرە باشە خاڵەگیان باسی ئەو جلوبەرگە کوردیە جوانەتم بۆ بکە بزانم بەرجی کوردی لەسەر تاسەری مەملەکەتی دنیا نمونەیە ئەگەر قەدری بزانین ئەمە قەدری نازانین دەنا سەری ئەو دنیای فقط ئەو کوردستانە بەرگە هەیە لەناوی کە هەموو ئەوە دوولینگە فقەتی ڕاستەکەی وایە دوولینگە حەیدارە وەڵا ئەو بەرگە کووردا نمونەیە کە سەر تاسەری دنیا دەبی نەڕۆزی بیلا دەبی ستوزدەی بۆ بەری ڕاستەکەی ماقوڵانەیە جوانە ڕێک و پێکە حیزاب پۆشە بۆ ژنان بۆ پیاوان
وهەموو شتێکی ڕێک و پێکە وایە وایە وڵا ئەی نەوعەکانی لێرە فەرقی هەیە یان نا هەر یەک نەوع وڵاتایی وایە ئەو جوێ وایە سپی دەبەردەکاوی وایە بەڵام هەر ئەوە هەری هەر کاو پاتۆڵی کوردیە و هەر کوردستانی ئەوە جوانی ژەوا مەدرسەویشت ئەوە دەبەری دەکەنەوە ئی مەدرسەشتی دەبەردەکەنەوە فەرقی نیە بۆ نمونە ڕانک و چۆغەمان هەیە جۆغەشمان هەیە بۆ خۆم هەمە دەبەرم کردووە ئەم کۆن بۆ نەماوە دەبەرم کردووە ڕانک و چۆغەشم هەیە هەموو زوو لەبەرێکی دەرەی کوردی دەبەر دەکەین ئەی ئەوەی تۆ مۆدلەکەی چۆنەوە ئاوا بەڵام ڕزازێ نازانم ئەوە ئەلحام زمانیمە ئەوە نییە ئەوە ئەن ئی جوانانە ئیوەکەم گوۆیایی جوانی کوڕ و کچی جوانی ئەلحانە ناوکە من ئیمە نییە باشە ئەی ئەو پێچە جوانە چییە ئێستا جوانە وڵای لەعان پێچم نیە دەی بێم لەم هەباتی پێچێکی بکڕم ئەمە تێقەنی ماوە دەی کوڕ کچیر نازان پێچی بادن دەیچین بێن لەم هەباتێ بکڕین و لەعانەوە دەی بێم لێ پێچێکی بکڕم و ئەی بۆ نەدوت بە پێچێکە بۆ بێنم بە یادگاری وڵای جا سڵامت بشە نەمزانی وەڵا نابەتمە نەمزانی دی ئێرە و ڕاستەکەی وڵایدا ئەوەیە نەمزانی بە خودای دام زانم گۆ دیێندەنا دەی بێم وڵا بکڕم پێچێکی لەم هەباتی ڕاستەکەی ئەی خاڵەگیان باسی کەوشی کلاشم بۆ بکە بزانم لێرە کەس هەیە کەوشی کلاش بدورێ یان دروستی بکە نییە دوور ناکەن بەڵام دەکڕن دەڵ هەورامانی نەجوانەکان زۆران هیانە دەکڕن ژێرەکەی چییە ئەو کەوشی کلاش نەزانم شمە ژێرەکەشی هەر وەک فوکە فو بەسیار ئەوانەیە بە نەزەرم خای شەیدی معلوم شتێکی وایە کەس لێرە لە ژنەکانتان لەوە دروست ناکە کەوج نەوەڵانی ئەی چوزانم پێچ و کڵاو و بارێ وەڵان من خانمەکەی من کڵاوان دەزانێ بەڵان لە بیرچێتەوە دەنا ئەو کڵاوی ئەو دەیزانێت هیچ کەس نەیزانێ نەقەدەیە ئەمەش بەخۆرم دوو بە دوینە لەگەڵ خانمی دوو بە دوو ئارەوەڵە باشی شەڵا خوا خۆشتانکە ڕۆیشتون ئەمەش دوو بە دوینە دەی سەردانتانەکەن سەردانتانەکەن دێم بۆ لات هەانە ئەو لێرە بوونەوە ڕۆیشتنەوە کتم بۆ جێژنەی لێرە بن کوتیان دینەوە منداڵەکان دەستنە مەدرسە شتی ئیشەڵا بە سلامەتی بگەڕنەوە پێکەوە جەشم بکەن خاڵەگیان ئەی ئەو لیباسانە هەیە قەتت لە هەوار لەو پەسەک و چوزانم لەو پوزەوانە و ئەوانت کردوەتە بەر نەوەڵا ئەوانە نییە ئەمە من وەختێکی چۆ بەرمەڕی پانچوە هەبوو لەبەرم دەکرد لەگەڵ ئەو قاپوتەیوەنی گوێهێنە قاپوت گوێهێن لەگەڵەوی ئەوم پێوە بوو پانچوەش هەبوو پانچوە بارانی دانەدەدا ئەوە هەر قاپوت و ئەو پانچوێ بوو نایسی دیکەنم باشە قاپوتەکە لە چی سازە بێ بەرگنی کاوڕی بەرگن بوو خۆی کاوڕی بەرگنی کاوڕی بەرخی پیا و دروستیانە کردیان پیا و دروستیان دەکرد پیا دروستکە لە شاران بەڵان داهات نەودی لە ماڵەمە پیا دروستیان دەکرد بەلاقی دایان جێرا بە دوو نەفەران دییان دەدا دایان جێرا وڵا گرمە ڵا شێوا بوو 20 نەفەریان حرم لێ خردە بۆ سەیر و سوحبەت و وانیەک و ئارە بە خودەی ئەلعانیەوە ئەوە دەی باشە خاڵەگیان شتێکی کۆنت بۆ بیر دێ بۆ مگەڕێتەوە قسەیەک شتێکی قەدیمی کۆن قەدیمی چۆنە وڵای شتی کۆن ئەلان ئەو شتی ئەو دەمی ئەلحان نەماوە ئەلحانەکان شتی ئەو دەمی خۆشتر بوو لە ئەلحانەیەدی وڵای من ژنیا بۆ نام ئەلە ئاستی سێشەوە ڕۆژان داوت بوو ئەلێرە ئەلە ئاستی دوو دەهۆڵ دوو ڕۆژان کە سێشەوە ڕۆژان ئەلێرە ئەرە بەخت ئەلحانیش کووە ناوێت لە ماڵەوە دەکەی با بەدەڵە نازانم چی و نازانم گوناح و حەیبە و نازانم چی و ئێستا شایەکان هەمووی لە تالارەوانیە هەموو لە تالارەوە دەستمە تالاری بە قۆرانان دەسمەوێ نسمە ژوورە ئیلازم نییە لەدرێ ڕادەوەستم حتا وەختی ناخوانێنانەکەی دەخۆم هەڵدێم دێمەوە کەسیش نەبینێرم هەر بۆ خۆمم کوڕەکان لێرە نینە ئەوەیە ڕاستەکەی بنیام دڵ یە گیرە جات دەرو دەمەن و دەشتێکی خۆشی ئاواتان ببێ لە تالار بنیام چۆن دڵی ناگیرەوە ئەم سێ بکومێ ناو نچمەتە تالاری لەو حەساری ماڵم لە خوارەیە حەزارەکە مەقەدەوانێکی دەبێ ئەلەوێ ئەوە سندڵیشتیندانەوە داوت و وڵا بەخوا ئەوەی خۆشترەوانیە زۆر حەزم لە فەزای دەرەیە وڵای بە خودای ئەمە سێ بکومێنەوە دێمێنەوە هەر لێرن حد لێرە بوون یان لە دێی تر هێناوتن نانا لە دێدی هێنام نتێرە لە دی سێ بکومێ نەچمەتە تالاری ئەرێ زانم بووکەکانت خەڵکی کام دێن یەکیان خەڵکی کەنیداغەیە یەکیان خەڵکی ئێرەیە یەکیان خەڵکی پیرەکانیە باشە لەسەر لەکەن سەدی سێڵەیە ئەو پیرەکانی لەوێکیان خەڵکی وێ ماوە برایمەغا پێدەوە باشە وا هەیە کە ئێمە هاتین لەسەر ڕێگاکەمانە دوودانە دێهاتی تر بوو باشە وا هەیە هاتوو چۆتان بێ لەگەڵ و دێهاتانەیە چوزانم کچیان پێبن ئارێوەڵک
وەڵای منە کوڕی من لا هاوین بوو بە گوشی بە خدای براکەم دوو کەڕەتی کا کرد ئەو کوڕێ من ئەو گوشەیەوە بەگوێ بوو براکەم جاتەوە من لە مەزار نێوداران بووم تی کاکە هەستەکەم چییە بۆ قوڵم ئەمەدی یەک کەڕەتی نانم هەتاوەدی ئەو گوشینەکەوی وڵاتانکی مارەمان کردواتیێتەوە ئان دەچن دەزانی بەخڵای ڕاستەکەی پیرۆزی بە ئیشەڵڵا ئەی خاڵە باسی ئەو تەزبیحەم بۆ بکە بزانم قەت تەزبیحی قەزوانە بووە پێم ئەوەتە ها دوو دانت پێیە ئەوەی سەر بەرماڵەیە کاکە باشە تەزبێ ئەو یەخوای ئیشەڵڵا خۆی گەورە لەت قبوڵکە ئەو باوکی منیش دانەی لەوانەی هەیە ئەوە ئەو کوڕەکەم لە عێراقی دەبێت ئەوە لێ بووی هێنابوو خاڵەیەکم دیت ئە لێرەوە لە ئاینەدینەچێ جاوا بڕۆمە پێشێ خاڵێکیان چۆنی سەلام باشی سلامەتی فەرمون فەرمو حەدم نییە هوارە عیرایان حەیرانە سینجی سپێ باغەڵی دوکانە دایکی حدودە بابی کاڵانە حەز لێکردن گەلێک خۆشە دەگەڵ دۆستی بەدلی خۆت ماڵ بە ماڵێوایە ئای دووری ناتگەمێ ماڵ وێرایان هاوەچیش گازەکە دەڵە هۆی دایە سرت دەقڕێنێ بابانت شێوێنی ئەمت داوە بە گوڵەشی دەگ لە مێردان شەونی وە شەوای خەوم نایە هەر بە زواریم دەنوێنی بۆم نەداوە بە تاهیری وەکو قاچی تفەنگ و دەمان چان لە قەدی خۆم بەهالێنی ئای ماڵ وێران دووری نایات گەمێ بەسەردا بڵێ بەسەردا وەی بەسەر دەشتی لاجانە بۆم گوۆی دەڵێم بە چاوان سەر بەنێدی خۆ عەیرانە بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشم کۆتایی پێهات هیوادارم بە دڵتان بوو بێت سپاسی خەڵکی شاوەلاکەم کە زۆر پەیمانەوە ماندوو بوون ئەگەر کەم و کورتیەکی بوو هیوادارم کە لێمان ببورن ژیانێکی پڕ لە ئەڤین و ئاشتیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ